ئەمڕۆ مەراسمی ڕاگەاندنی پلاتفۆرمی قوتابخانەکەمان هەیە کە پلاتفۆرمێکی دیجیتاڵی کارلێکارانەیە لە نێوان وەزارەتی پەروەردە بە هاوبەشی ڕێکخراوی کوردستان فاوندیشن دامەزراوی کوردستان فاوندیشن ئەمڕۆ ڕاگەاندنی بۆ دەکەین هەموو لایەک بەخێر بێن. ئێستاش داوا لە جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەساعید دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەیەک. بانیتان باش هەموو لایەک بەخێر بێن. خۆشحاڵین ئەمڕۆ وەزارەتی پەروەردە بە هەماهەنگی دامەزراوەی کوردستان فاوندیشن بەڕاستیمی ڕاگەاندنی قۆناغی کارپێکردنی سێهەمی پلاتفۆرمی دیجیتاڵی قوتابخانەکەم ڕاگەیەنین. پلاتفۆرمی دیجیتاڵی قوتابخانەکەم لە مانگی هەشتی ساڵی ڕابردوو قۆناغی یەکەمی پۆلەکانی یەکەم و دووەم و سێهەمی کارەکانی بە کۆتایی گەیشتن بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی یونیسێف و کارکردن تایە بەردەوام بوو بە قۆناغەکانی دیکە. ساڵی پار لە مانگی هەشت بەڵێنماندا کە تا ساڵی 2026 کۆتایی 2026 هەموو قۆناغی بنەڕەتی لەم پلاتفۆرمە تەواو بکەین. ئێستا پۆلەکانی 4 و 5 بنەڕەتیش تەواو بوون. کارکردن بە گوێرەی لێکتێگەشتنەیەک لە نێوان وەزارەتی پەروەردە و هەروەها دامەزراوەی کوردستان فاوندیشن دەست پێشخەریان کردو بۆ پاڵپشتیکردن و سپۆنسەرکردنی دارایی پرۆژەی پلاتفۆرمی قوتابخانەکەم بۆ بازنەی سێهەمی خوێندن پۆلەکانی 7 و 8 و 9 بنەڕەتی. بەڕێزان لای هەموو لایەک ئاشکرایە کە نەوەی ئەلفا لە دایکبوانی ساڵی 2010 تا کۆتاییەکانی 2025 و ئەو نەوەی کە لە ساڵی 2026 لە دایکە بن بە نەوەی بێتا ئەناسرێن. ئەم نەوەیە نەوەیەکی تەواو دیجیتاڵین، بەرخوردیان لەگەڵ دنیای دیجیتاڵیا هەیە. بۆیە پێویست بوو کە وەزارەتی پەروەردە بیر لەوە بکاتەوە کە چۆن سیستمی پەروەردەی خۆمان بگونجێنین و سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین و تەکنۆلۆژیا ئاوێزانی پرۆسەی پەروەردە و فێرکاری بکەین لە هەرێمی کوردستان. ئێمە لە کاتێکە بە شانازیەوە ڕایگەیەنین کە پلاتفۆرمی قوتابخانەکەم پلاتفۆرمێکە هیچ دامەزراوەیەکی حکومی لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم پلاتفۆرمەی نییە، کە پلاتفۆرمێکی چێژبەخشە، هەموو بنەماکانی خوێندنی ئینتراکتیڤ خوێندنی تەفاعلی لەخۆ گرتووە کە بە سەرکەوتووی قۆناغی یەکەم و قۆناغی دووهەمیش بەرەو کۆتایی چووە. دەستپێکردن بۆ قۆناغی سێ بۆ پۆلەکانی 7 و 8 و 9 بە هەماهەنگی نێوان وەزارەتی پەروەردە و هەروەها دامەزراوەی کوردستان فاوندیشن ڕۆڵێکی گرنگی بێت لە زیادکردنی هەوڵێکی جۆری بۆ پرۆسەی پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان. ئەوەی کە بەلایەمەوە گرنگاوەیە کە ئەم پلاتفۆرمە پلاتفۆرمێکی ناوازی بێوێنەیە و لەم ڕۆژەوە ئەوە ڕاگەیەنین کە ئێستا لە 40 قوتابخانە لە هەرێمی کوردستان 40 قوتابخانەی حکومی ئەم ساڵ وەکو پایلۆت جێبەجێکرێ و بە نزیکەی 250 پۆلی خوێندنمان کردوتە پۆلی دیجیتاڵی و سمارت بۆردمان بۆ دابین کردوون لە سەرانسەری هەرێمی کوردستان. لە زاخەوە تا گەرمیان پرۆژەکە لە چەند قوتابخانەیەک جێبەجێکرێ کە ژمارەیان ئێستا 40 قوتابخانەیە. بۆ ساڵی ئایندە بەرنامەمان وایە کە ئەم دابینکردنی سمارت بۆرد و زیادکردنی و پۆلە دیجیتاڵیانە بگەینینە 1000 پۆلی دیجیتاڵی لە هەرێمی کوردستان. بەڵام لەگەڵەوەشدا ئەمڕۆ ئێمە پلاتفۆرمەکەش بۆ هەموو مامۆستایان و هەموو قوتابیان لە کەرتی خوێندنی حکومی ڕاگەیەنین. ئەم پلاتفۆرمە ئەتوانێت پاڵپشتێکی گەورە بێت بۆ خانەوادەکان و بۆ قوتابیەکان. بە گوێرەی ئەو ئەزمونە سەرەتایی کە ئێستا هەمانە لە وەرزی یەکەم لە چەند قوتابخانەیە کە ئاماژەمان پێدا ژمارەیان 40 قوتابخانەیە جێبەجێمان کردووە، فیدباشی تا ڕادەیەک باش هاتوۆتەوە بۆمان کە جێگەی خۆشحاڵیە و پێشمان وایە کە وەرچەرخانێکی گرنگ ڕۆدا. ئەم پلاتفۆرمە چی لەخۆگرێ؟ ئەم پلاتفۆرمە بابەتەکانی خوێندنە کاتە خوێندنێکی چێژبەخش دەباتیەوەی قوتابی تەنها کتێبێکی لەبەردەستدا بێ کە ئەو کتێبە نەتوانێت وەڵام دەرەوەی هەموو ئەو پێداویستیانەی پرۆسی تێگەشتن بێ بۆ قوتابی. لێرە بابەتەکان کراونەتە ڤیدۆ بە شێوازی ئەنیمەیشن و هەروەها بابەتەکان کراونەتە چالاکی کە قوتابی بۆ خۆی ئەتوانێت ئەوەی کە پێوترێت learning by doing فێربوون بە کردار، قوتابی بۆ خۆی ئەتوانێت چالاکیەکان ئەنجام بدە و چەندین جۆری چالاکی لە گوێگرتن و لە هەمان کاتیش لە نووسینەوە لە ئەوەش خاڵێکی گرنگ هەیە کە مامۆستا دەتوانێت ئەرچی ماڵەوە لە ڕێگەی ئەم پلاتفۆرمە هۆمۆرک بنێرێ بۆ قوتابیەکانی لە پۆلە.
خاڵێکی گرنگی دیکە ئەوەیە کە ئێمە وەکو یەکەمین دامەزراوەی پەروەردەیی و فێرکاری حکومی لە هەرێمی کوردستان لە ناوم پلاتفۆرمای زیرەکی دەستکرد بەکارهێنین کە ناوی زیرەکی دەستکردەکە زانایە و ئەم زیرەکی دەستکردە ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی کە بتوانێت یاریدەری فێربوون بێ بەڕاستی. بۆ نمونە کاتێک کە لە بابەتێکی زانست بتەوێت پرسیاری لێ بکەی هاوکاریی زیاترت بێ لە ناو زیرەکی دەستکرد دەتوانی پێی بڵێ ئەم بابەتەم بە جۆرەی هەرەمی بلوم بۆ باسکە بۆ تەکا بە هەرەمی بلوم، دەتوانی پێی بڵێ بۆم کە بە ئینگلیزی بۆ تەکا بە ئینگلیزی بۆم کە بە عەرەبی، دەتوانی پێی بڵێ ئەم بابەتە بکە بە پرسیار و وەڵام، دەتوانی پێی بڵێ دەمەوێت چ پرسیارێک چۆن یان چ پرسیارێک ئاڕاستەی مامۆستاکانم بکەم و هەموو شتانی کە لە ناو زیرەکی دەستکردە هەیە و ئێستاش ئێمە لە قۆناغێکی دیکەین کە ئەمانەوێت ئەو سیستەمە تازەی کە لە زیرەکی دەستکرد هاتووە کە ناسراوە بە LM کە دامەزراوەی گۆگڵ ئیعلانی کردووە دەمانەوێت لە ئایندە سوود لەوەش وەربگرین کاتێکە لە گفتوگۆی نێوان دوو کەس کە بە ڤێرچواڵ ئەنجامەدرێت کەسی سێهەم بە حەقیقی توانێت داخڵ بێ لەگەڵ یانە و بچێتە ناو گفتوگۆکانیانەوە. ئەمە لە قۆناغی دراسەکردنە بەڵام ئێستا زیرەکی دەستکرد بەردەستە بۆ هەمولایەک. خاڵێکی گرنگی دیکە لەناو ئەم پلاتفۆرما ئەوەیە کە ئێمە لەگەڵ زانکۆی کۆلۆرادۆ پەیوەندیمان کردووە و ئەوەی کە بەلای ئێمەوە زۆر زۆر گرنگە ئەوەیە ڤێرچواڵ لاب تاقیگەی گریمانەی مختبەری ئیفترازی ئێستا بە شێوەی ئەزمموی ئێمە کارمان لەسەر کردووە لەناو ئەم پلاتفۆرمە دامان ناوە. زانکۆی کۆلۆرادۆ خاوەنی پلاتفۆرمێکی گەورەی فێربوونە لە بواری تاقیگەکانی کیمیا، فیزیا، بایۆلۆجی و هەروەها بیرکاری. ئەوەی کە ئێمە توانیمان ئەنجامی بدەین چەندین بابەتی مختبەرمان کردووە. هەموو لایەکیش دەزانن کە لە ڕووی ئابووری تێچووی دامەزرانی مختبەر زۆر زۆرە، بەشێک لە ئامادەیەکانی ئێمە، بەشێک لە قوتابخانە بنەڕەتیەکانی ئێمە ئەسڵەن لە ڕاستیە هەر مختبەریان نیە تا قوتابیان بتوانن کە کارەکانی خۆیان لێ ئەنجام بدەن. هەموو لایەکیش دەزانن کە هەندێک بابەت هەیە تۆزێک حساسە و هەروەها مەترسیداریشە لە بابەتەکانی بەتایبەت چیمیا و هەروەها بابەتی فیزیا لە ناو تاقیگەکانە پێویستە مامۆستا سەیفتی قوتابیەکان بە تەواوەتی و خۆشی بە تەواوەتی بپارێزێ. ئەم پلاتفۆرمە کاتێک کە تاقیگەی چیمیا و تاقیگەی فیزیا بەردەستەخا بە شێوەی ئینتراکتیڤ قوتابیەکان خۆیان و مامۆستاکان دەتوانن هەموو کردارەکان لەسەر شاشەیەک یان لەسەر تابلێتێک یان لەسەر کۆمپیوتەرێک ئەنجام بدەن، ئەو لایەنەی سەیفتیە پارێزێ و لە هەمان کاتشا تێچووی دامەزرانی مختبەرێکی باش لانی کەم $10,000 بۆ هەر قوتابخانەیەک یا هەر بۆ هەر بابەتێک یا بابەتەکانی وەکو چیمیا یان فیزیا یان بایۆلۆجی. لێرە هەموو ئەم تێچوانە دەگەڕێتەوە بۆ کەرتی پەروەردە و دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانن ئەوەی کە لە ناو مختبەر دەستیان پێڕاناگا بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش ئەنجامی بدەن و ئێمە لەم بابەتە گەشتوونەتە پەیوەندیی زۆر باش لەگەڵ زانکۆی کۆلۆرادۆ. ئیمێڵی فەرمی لە نێوانمانە هەیە، ڕێگەپێدانی سەرەتاییمان هەیە و دەمانەیە بگەینە ڕێگەپێدانی کۆتایی بۆ ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی زانکۆی کۆلۆرادۆش بێتە هاوبەشێکی سەرەکی پلاتفۆرمی قوتابخانەکەم و بتوانین ئەم پلاتفۆرمە بەکاربێنین. دامەزراوەی کوردستان فاوندیشن بە خۆشحاڵیەوە ئەم ئەرکە گرنگە، ئەم پلاتفۆرمە، ئەم مۆرچەرخانە دیجیتاڵیە فێرکاریە کە پرۆسەی پەروەردە ئاباتە قۆناغێکی دیکەوە و لە ئایندەشدا پێم وایە نەتایجەکانی باشتر دەرەکەون، توانیویانە کە ئەو دەست پێشخەریە بکەن پشگیری ئەم پلاتفۆرمە بکەن. ئەمە یەکەم کارمان نییە لەگەڵ دامەزراوی کوردستان فاوندیشن. هەموو لایەکتان پێیاشنان کە کوردستان فاوندیشن ئێستا گەورەترین ئەپلیکیشن لەسەر ئاسی کوردستان و لەسەر ئاسی عێراق ئەپلیکیشنی هەڵسەنگاندنە کە 2 ملیۆن بەکارهێنەر ئەتوانن بەکاری بێنن، یوزەریان هەیە دەتوانن بەکاری بێنن و ئەم ئەپلیکیشنە کە هەڵسەنگاندنە لەلایەن دامەزراوەی کوردستان فاوندیشنەوە ئێستا وەگەر خراوە و پاڵپشتی کراوە و پلاتفۆرمی قوتابخانەکەشم دووهەمین پرۆژەی دیجیتاڵی وەزارەتی پەروەردەیە کە کوردستان فاوندیشن هاریکاریەکە. جا لەوەش کوردستان فاوندیشن ڕۆڵی هەبوو لە ڕاگەیاندنی لە مانگی 12 ساڵی 2025 لە ڕاگەیاندنی باشترکردنی ژینگەی 100 قوتابخانە. ئەو کات لە یادی یەکەم ساڵ دامەزرانی کوردستان فاوندیشن ئەو پرۆژەیە ئەعلان کرا کە بریتیە لە چاکردنەوە، نۆژەنکردنەوە، باشترکردنی سەوزایی قوتابخانەکان. جا لەوەش ئێستا قوتابخانە لە تەچیە و هەروەها قوتابخانەش دەستێمانی نۆژە نەکەنەوە. بەناوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە پێویستمان زانی سوپاسی فەرمی
ئاراستەی دامەزراوەی کوردستان فاوندیشن و هەروەها هاوبەشەکانمان لە ڕێکخراوی یونیسێفیش بکەین کە ئەوانیش ڕۆڵی کاریگەریان بینیوە هەموو ئەمەی کە بەرهەم هاتووە بەدەستی شارەزایانی خۆماڵی لە هەرێمی کوردستان بەدەستی ئەندازیار و بەدەستی تەکنیکار و بەدەستی کەسانی پەروەردەیی بەرهەم هاتووە کە خەڵکی هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت توانی وانامە ئینجازە گەورەیە بخەنە بەردەستی مامۆستایان و بەردەستی منداڵان بەکارهێنەرانی پلاتفۆرمی قوتابخانەکەم ئەوانی کە بەکاریهێنن بە گوێرەی و فیدباکانی بێمە گەشتوێتەوە زۆر بەلایەنەوە پلاتفۆرمێکی سەرنجڕاکێشە دڵنیایی هەموو لایەکەکەین کە لە ئایندە ئەم بابەتە لە هەموو ناوەندەکانی خوێندن فراوانە بێ بە گوێرەی و ئیمکانێتە بەڵام ئێمە ئەو خاڵانی بەلامانەوە گرنگە ئەوەیە کە لەگەڵ بەردەستخستنی پلاتفۆرمەکە لە هەموو ئەو ناوەندانی جێبەجێکرێ پێویستە ڕاهێنانی مامۆسایان ئەنجام بدەین کە ئەنجاممان داوە و سمارت بۆردیشان بۆ دابینکەین بۆ ئەو پۆلانی خوێندن کە بۆمان دابین کردوون و لە قۆناغی ئایندەش بۆ چەندین ناوەندی خوێندنی کێرەکەین ئەمڕۆ حەزمان کرد کە ئەم پلاتفۆرمە جیا لەو چل قوتابخانەیەش بۆ هەموو قوتابیانی کوردستان و بۆ هەموو مامۆسایانی کوردستان لە کەرتی خوێندنی حکومی ئاشکرا بکەین کە دەتوانن لە ئەمڕەوە بەکارهێنەری بن هەموو مامۆسایەک کۆدی بەکارهێنان وەروە وشەی نهێنی خۆی هەیە کە لە وەزارەتی پەروەردە سیستەمەکانی دیجیتاڵیە دەتوانێت سوود لەو پلاتفۆرمە وەربگرێت دووبارە هەموو لایەک بەخێر بێن زۆر سوپاس بۆ ئامادەبوونتەوە سپاس بۆ جەنابی وەزیری پەروەردە بۆ وتەکەی ئێستاش داوا لە بەڕێز کاک کارۆخ نۆرەدین وەک نوێنەری دامەزراوەی کوردستان فاوندیشن دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی هەنگاوێکی گەورە ئەنەین بەرەو پێشبردننی بە دیجیتالکردنی خوێندن لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا ئەمڕۆ کوردستان فاوندیشن و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیدێکی هاوبەشەوە لێرە کۆبوونەتەوە بۆ ئەوەی دڵنیابینەوە لەوەی هەموو گەنجێک لە هەرێمی کوردستان دەستی بە دەرفەتی فێربوونی مۆدێرن و گشتگیر بکات هاوکاری ئێمە بۆ فراوانکردنی پلاتفۆرمی قوتابخانەکەم بۆ پۆلەکانی 7 و 8 و 9 ناوەندی تەنیا پرۆژەیەک نییە بەڕێزان بەڵکو وەبەرهێنانێکە لە نەوەی داهاتوو لە نەوەی سەرکردا لە نەوەی پێشکەوتن خواست لە ڕابردوودا پلاتفۆرمی قوتابخانەکەم سەلماندوویەتی کە پەروەردەی دیجیتاڵی دەتوانێت ئەزمموی فێربوون بۆ قوتابیانی قۆناغی سەرەتایی دەستەبەر بکات بەڵام پشتگیریکردنی ئەم پلاتفۆرمە بۆ قوتابیانی قۆناغەکانی خوێندنی ناوەندی دڵنیا دەبینەوە لەوەی کە پێشکەوتنی ئەکادمی بۆ قوتابیان مسۆگەر دەکەین بە تایبەتی کە ئەم پلاتفۆرمە سوود بە نزیکەی 9 ملیۆن قوتابی لە سەرتاسەری کوردستان دەگەیەنێت لە نێویشیاندا ئەمە زۆر گرنگە قوتابیانی ناوچە دوورە دەستەکان و ئەو قوتابخانانەی کە سەرچاوەیان کەمە ئێمە لە کوردستان فاوندیشن پێمان وایە تەکنەلۆجیا دەبێت پردێک بێت نەک بەربەست ئەمەش لە پرۆژەکانی ڕابردووماندا زۆر بە زەقی ڕەنگی داوەتەوە وەک چۆن لە ساڵی ڕابردوو توانیمان وەکو جەنابی وەزیر ئاماژەی پێدا پشتگیری بکەین لە ئەپلیکیشنی ئی هەڵسەنگاندن کە سوود بە نزیکەی 2 ملیۆن قوتابی دەگەیەنێت 2 ملیۆن کەس دەگەیەنێت لە هەرێمی کوردستان و هەروەها پرۆژەیەکی ترمان ڕاگەیان بە ناوی داهێنان لە پێناو هیوا کە بریتی بوو لە سۆفتوێرێک بۆ خوێندنەوەی دەقی کوردی بۆ نابینایان کە سوود دەگەیەنێت بە 10,000 نابینا لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەڕێزان پشتگیریکردنی پلاتفۆرمی قوتابخانەکەم دەبێتە هۆکاری گۆڕانکاری ڕیشەیی و پشتگیریکردنی قوتابیان و سیستەمێکی پەروەردەیی بەهێزتر لە هەرێمی کوردستاندا شانازی دەکەین وەکو کوردستان فاوندیشن کە توانیمانە پاڵپشتی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بین لەم هەنگاوە گەورانەدا ئەم هاوبەشیە ئەوە دەسەلمێنێت کاتێک کە دامەزراوە گشتیەکان و کۆمەلگای مەدەنی بە ئامانجێکی هاوبەش دەستی یەک دەگرن دەبنە هۆکاری دروستکردنی دەرفەت و کەمکردنەوەی نایەکسانی و هەروەها ئامادەکردنی گەنجانمان بۆ جیهانێک کە خێرایە لە گۆڕانکاریدا دەمانوێت با قوتابیە خۆشەویستەکانمان بڵێن ئەم پلاتفۆرمە بۆ ئێوە دارێژراوە بۆ ئەوەی یارمەتیتان بدات لە گەڕان لە پرسیارکردن و دروستکردن و گەشەکردن وزە و پێشکەوتنی قوتابیانی ئازیزمانە کە دەبێتە هۆکاری پێشکەوتنی کارەکانی ئێمە و کارەکانی وەزارەتی پەروەردەش بە هەمان شێوە لە کۆتاییدا دووبارە سوپاسی هاوبەشەکانمان دەکەینەوە سوپاسی جەنابی وەزیر وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ سەرکردایەتیکردنی ئەم جۆرە گۆڕانکاریە ڕیشەیانە لە هەرێمی کوردستان کە زۆر پێویستن تاوەکو بەشێک بین لە ئامادەکردنی نەوەیەکی بەهێز و نەوەیەکی ئامادە بۆ داهاتوویەکی خێرا زۆر سوپاس
سپاس بۆ بەڕێز کارۆک نورەدین بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەڕێزان ئێستاش پارچە ڤیدیۆیەکمان ئامادەیە سەبارەت بە پلاتفۆرمی قوتابخانەکەم بە هەمومان بینەری بن. بفەرمونون. قوتابخانەکەم قوتابخانەی دیجیتاڵی کە لێکۆڵینەوەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە. بە دەستپێشکردنی بەڕێز ئاغای مەسئول بارزانی دامەزراوە ڕۆڵێکی گرنگی هەیە لە پشتیوانیکردنی کەرتی پەروەردەی حکومی لە کوردستاندا. هاوبەشەکانی نێوان وەزارەتی پەروەردە و کوردستان فاوندیشن لە پەرسەندنی بەردەوامدا ئێستا گەورەترین و بەرگەڵاوترین ئەپلیکیشنی پەروەردەی و فێرکاری لە کوردستاندا کە ئەپلیکیشنێکی هەڵساندارێت بە باشی کوردستان فاوندیشن بۆ دەرخراوە. ئەمڕۆ سێشەماس بەرواری 13/1 لە کۆمەلگای بارزانی نەمر بە هاوبەشی وەزارەتی پەروەردە لەگەڵ ڕێکخراوی کوردستان فاوندیشن پلاتفۆرمی ڕاگەاندنی قوتابخانەکەم ڕاگەیەندرا. ئەم پلاتفۆرمە لە زۆربەی قوتابخانەکان لە ئێستادا کاری پێدەکرێت کە تێیدا کاراسانیەکی زۆر بۆ قوتابیانی سەرجەم کوردستان دەکات. کامەران تاهیر، کەناڵی پەروەردەیی هەولێر.